سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەم پرۆگرامەدا بابەتێکی گرنگ و جوانمان بۆ ئامادە کردوون. بەڵام پێشەوەی بابەتەکەتان پێ بڵێم، باوەتان پێ بڵێم کە بابەتەکە زۆر گرنگە. پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی زۆر بەمانەوە هەیە. زۆر بەمان. ١٩٩ خەڵک. هێندە زۆرە. زۆریش گرنگە و کاریگەری ڕاستەخۆی بەسەر ژیان و مانی هەمومانەوە هەیە. بەڵام پێش ئەوەی پێتان بڵێم چییە مەوزوعەکە، باوەتان پێ بڵێم کە ئەمڕۆ بەشداربووانی بەرنامە خوێندکارانی زانکۆی چەرمۆ و قوتابیانی زانکۆی هەولێری پزیشکین. زۆر بەخێربێن سەرچاو. دەستان خۆش. گەرم و گوڕ. دەست خۆش. بەڕێزان دەزانن کە جگەرە کێشان هەیە، وانە؟ کەسێک جگەرە دەکێشێت، نێرگەلە دەکێشێت، ئێستا ڤەی پوشت پەیدا بووە، جگەرە ئەلکترۆنی دەکێشێت. بەڵام شتێکیش هەیە ناوی جگەرەکێشانی دەستی دووەمە. چۆن کەلوپەلی دەستی دووەم هەیە، چۆن کەرەستەی دەستی دوو هەیە، چۆن سیارەی دەستی دوو هەیە، جگەرەکێشانی دەستی دووش هەیە. باشە. من لە پەیجی دکتۆر ئاراس ئەمڕۆ نووسیم چی دەزانی لەسەر جگەرەکێشانی دەستی دوو. زۆر خەڵک زۆر شتی جوانیان نووسی. زۆریان چوونە سەر جگەرەکێشان کە جگەرەکێشان لەگەڵ جگەرەکێشانی دەستی دوو جیاوازی هەیە. زۆریشیان شتی زۆر جوانیان لەسەر جگەرەکێشانی دەستی دووەم نووسی. سێکند هاند سمۆکینگ. جوانترین کۆمنت ئێستا دەخەمە سەر شاش. ئەم جارەیان باشینە باسی بابەتێکی زۆر گرنگ و ترسناکە هێلکەدان دووکەڵ جگەرکێشانی باغم سەر زارۆکە چۆن کەلوپەلی دەستی دووەم هەیە، جگەرەکێشانی دەستی دووش هەیە. دەوای لێ کاکەم باڵەکە لەبار بچێت. لە نێوسکی دایکی خەریکی جگەرەکێشانە سەرەتانی سی زیاکە. سەرەتانی سی مرنا دەملدەست یا زارۆکی ئەتناف تەختیویدا. ئەمە کاریگەریەکانی جگەرەکێشانی دەستی دووە یا ڤەیپ و هەموو شتانەی تر. دەست تەنها لە سا 15 ئەو دووکەڵەی هەڵێمژێ لە سا 85 هاتە دەرەوە. دیکرا جگەری کارتێکردن گەشا زارۆکیشت کرد. باش نییە. بە تایبەت دڵ نانی بەیانی بە نێرگەلەوە. ئایا دەزانێت جگەرەکێشانەکەی کاریگەری چیە بەسەر ژنەکەی کە تا ڕازی کرداچی منداران قیرسپی بوو. بۆ کەسێک کە جگەرەکێشە دەزانێت، هەموو کەسێک کە جگەرەکێشە دەزانێت جگەرەکێشان زیانی بۆی هەیە. بەڵام ئایا دەزانێت جگەرەکێشانەکەی کاریگەری چییە بەسەر دەوروبەری؟ ئایا دەزانێت جگەرەکێشانەکەی کاریگەری چییە بەسەر ژنەکەی کە تا ڕازی کرداچی منداران قیرسپی بوو؟ ئەی دەزانێت کە جگەرەکێشانەکە کاریگەری بەسەر کۆرپەکەی مناڵەکەی جگەرگۆشەکەی چییە؟ ئەی دەزانێت کاریگەری جگەرەکێشانەکە هی خۆی بەسەر باوکی چییە، بەسەر دایکی چییە، بەسەر هاوڕەکانی چییە، بەسەر هاوکارەکانی چییە لە دایرە لە کۆمپانیا، بەسەر سەرنشینەکانی نێو ئۆتۆمبیلەکەی چییە؟ ئایا دەزانێت کاریگەری بەسەر ئەوانەوە چییە؟ باشە. ڤیددیۆیەک دەبینین کە ژیانی ڕۆژانەی کەسێکی جگەرەکێشمان پێشان دەدات لەگەڵ خۆشەویستترین سێ کەس لە ژیانیدا. با بیبینین. بەیانتان باش. باوکم چۆن؟ بخیر بێت.
علیە کچم چۆنی؟ کاریگەریەکی دیکەی جگەرەکێشانی دەستی دوو هی کاکتوانە بەیەکەوە دەبینیم. بەڕێزان، کاریگەری جگەرەکێشانی دەستی دوو بەسەر باوک، برا، کەس و کار بە شێوەیەکی گشتی لە ڕووی پسپۆڕیەتی دڵ و هەناو بەگشتی و بەتایبەت دڵ لەگەڵ دکتۆر سەرکەوت داود عەباس پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی دڵ و قەستەرە گفتوگۆ دەکەم. دکتۆرگیان زۆر بەخێر بیت، زۆر بەخێر بیستە چاو، دەست خۆش بێت. زۆر سپاس باوەندە بوو. پێشەوەی گفتوگۆ بکەین یەک پرسیاری ترم لە کاکتوانە هەیە، قەی ناکە پرسیارەکەم بکەم. کاکتوانە بێمە وڵات. لە ڤیدیۆکە دیارە زۆری جوانە کە شتێکی زۆر زۆر تایبەت و پڕ خۆشەویستی و ڕێزە کە دەستی باوکت ماچ دەکەی. بەیانی هاتی دەستی باوکت ماچ کرد. یەکەم شتێکی زۆر جوان بوو. ئەکید باوکیشی زۆر خۆش دەیوانە؟ بێگومان ئەو لە سەرەتای کە لە دایکە بیت چاوەکو و گەورەشە بیت هەر چاوی لێتە. ئیتر ئینسان ئەگەر تۆزە شعور و وجدانی هەبێ ئەبێ باوکی خۆی خۆش بێت. زۆر باشە. واتە جگە لە خۆشەویستیەکە وجدان و وەفا و ئەمانەش ئەو بەها جوانە مرۆییانش کاریگەریان بەسەرتەوە هەیە. بەڵێ بێگومان. قەت حەز یعنی قەت بریت لەوە کردوێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە باوکت بە تەندروستێکی زۆر خراپەوە ببینی؟ ئەچیت ژیان دوور لەو ئیشەڵا تەندروستی هەر باش دەبێت. ئەچیت ژیان هەموو شتێکیت هەیە ئەبێ حسابی ئەمەش بکەین، بەڵام ئەمە لە ناکاو هەر چۆنێک ڕوو بدات بارێکی زۆر زۆر ناخۆش. ئیتر پێی دڵگرانە بین گەر شتێکی وا ببینی. ئەگەر پێویست کا تۆ شتێکت لەسەر بێت لە پێناوی پاراستنی تەندروستی باوکت دەیکەی، بەڵام شتەکە زۆر قورس بێت. ئەگەر هەر شتێک بێت تەنانەت بگاتە و ڕادەی کە هەموو شتێک شم لێ بستێنێتەوە بەڵێ بێگومان. دەست خۆش. ئافرین بە دڵمە. دکتۆرگیان چۆنی؟ بژیت سپاس. کاکتوانە دەڵێ هەر شتێک بێت کە ببێتە هۆی ئەوەی کە من ڕێگر بم لەوەی کە باوکم تەندروستی تێکچێت یا شتێکی خراپی لێ بەسەر بێت من ئامادەم بیکەم. کاریگەری جگەرەکێشانی کاکتوانە بەسەر باوکی چییە؟ پێش هەموو شتێ دەستخۆشی لێ یەکەم تەمانەوە بابەتێکی زۆر گرنگ و ترسناکە کە لەلایەن زۆر بەمانە پشتگوێ خراوە جگەرەکێشانی ناڕاستەوە خۆ تەنانەت وەکو دکتۆرانیش لە بواری پراکتیکی خۆمانە ئەو احتیمامە پێویستیمان پێ نەداوە. بەسمەوەی بە کاکتوانە بڵێم کە کاتێک جگەرەیە کێشەکە بریتیە تقریبان لە 7 بۆ 10 پۆف یاخود 10 قۆم تەنها لە سا 15 ئەو دووکەڵەی هەڵێمژێ لە سا 85 هاتە دەرەوە. لە سا 85 دووکەڵی ئەو یەک جگەرەیە ڕواتە دەرێ. ئەمە لە 15 بۆ خۆی هەڵێمژێ 85 دەدات دەوروبەری بۆ دەرەوەیە. اینجا کەسێک ئەگەر لەو نزیکانە بێ ئەکیت پشکی شێری بەرەکەوێت ئەویش احتیمال دەکە سەرەوە بۆ ئەو ماوەیە کە بەرێکەوێت ئەو نزیکیەی کە لێیەتی تەنانەت دوا ماوەیەکی کورتی لە دوای جگەرەکێشانە جگەرەکێشنێکەوە سۆماخان و لیاخان و باوکی توانە جگەرەکێشن 85ەکەی بۆ ئەوانە. ئەگەر باسی نێرگەلە بکەین نێرگەلەیەک باشە تقریباً ئەگەر جەلسەیەکی نموزەجی نێرگەلەکە وەکو سعاتێکە یەک دانیشتنی سعاتی نێرگەلە تقریباً 100 بۆ 200 قۆمە جگەرەیەک 7 بۆ 10 قۆمە. نسبەی نیکۆتینی ناو یەک جەلسەی یەک سعاتی نێرگەلە تقریباً 1.7 بەرامبەر چیتایە نیکۆتینی تایە و نزیکەی 10 بەرامبەر مەوادی کیمیایی و کارسینۆژینی تایە مۆسەرتنی تایە بەرامبەر بە جگەرەیەک. اینجا تۆگە لە شوێنێک دابنیشی چەند جگەرەکێشێکی تابێ
یاخود چەند نێرگەلەکێشی ئیتابێ ئەکید ڕەنگە بەقەت خودی جگەرەکێشەکە یاخود خودی ئەوەی کە نێرگەلەکە کێشێ بەرکەوتت هەبێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆ ئەو مادە ژەهراویانە و ئەو موادە مسەرتێنانەی کە لە ناوێتی ئەمە بۆ ئەو 15 بۆ نێرگەلە کێشانیش دروستە هەمان بە هەمان شێوە بەڵکو بگرە لە نێرگەلە چۆن شتێکی تریشی تیا لە ناو جگەرە نییە بۆ نمونە بۆ نێرگەلەت و خەڵوز بەکارێنێ ئەو خەڵوزە جارێکی کە هەنێ مەوادی تری تایە ئیسوتێنیتەوە هەڵێمژی توی دەیتەوە وجهە سووتانی خۆی بەبێ هەڵمەژینەکە یعنی ئێمە گەر بێت و پێناسەیەکی جگەرەکێشانی دەستی دوو بکەین بریتە لە هەڵمەژینی ئەو دووکەڵی کە لە سنگی کەسی جگەرەکێشەوە دێتە دەرێ هەروەها ئەو دووکەڵی کە لە تۆباکۆکەوە سووتانەکەەوە بەرزە بێتەوە باشە ینی هەڵمژینی هەردووکی هێن جگەرەکە ئەو نێرگەلە دانراوە جگەرەدانراوە لەو بەینانش کە ئەو نایکێشەیە ڕەنگە تۆی جگەرە نەکێش کە لە تەنیشتی دانیشتووی تۆ بەردەوام دووکەڵ هەڵەمژیت باش ئەو دووکەڵ بە شێوەیەکی گشتی لە هەموو پرۆدەکتەکانی تۆباکۆ ئایا چروت بێ سیگار بێ یاخود پای بێ نێرگەلە بێ هەمویان کۆنتێنتەکانیان تقریبا نزیکەی 7000 مادەی تایە سەدەهای کارسینۆژین مادەی سامن باشە و هەنێکیانی 7000 مادەی تێدایە 7000 مادەی تایە سەدەهای مەوادی سامن نزیکەی 7 مادەی ژەهراوین هەر هەمویان باشە و کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆی کاتی ئەو کاتە و هەنێکیانیش بۆ ماوەیەکی درێژخایەن لەسەر کەسەکە تەسیرێ بێت چ لە ڕووی توشبوون بە کانسەر بیت یاخود نەخۆشەکانی تر باش ئێمە باسی کاکتوانە ناکەین کە خۆی جگەرەکێشە ئێمە باسی جگەرەکێش و نێرگەلەکێش و سیگارکێش و چروتکێش و ڤەیپکێش و ئەوانە ناکەین باسی ئەو کەسە دەکەین کە ئەو کەسانە دەکەین کە لە دەوروبەری ئەواندایە باشە کاریگەریە کورت خایەنە خێراکانی ئەم جگەرەکێشان و نێرگەلە و هەموو شتەکانی تر بەسەر دەوروبەرەوە چییە؟ چییە؟ پێش هەموو شتێک ئێمە کە ئەڵێن جگەرە بکوژە و دەتکوژێت مەقسەدمان نییە تەنها دووکەڵی ڕاستەوخۆی جگەرە مەقسەدمان دووکەڵی جگەرەیشە بۆ ئێمە لە هەر شوێنێک باسی جگەرەم کرد یا باسی دووکەڵی جگەرەم کرد بە شێوەیەک لە شێوەکان باسی دووکەڵی جگەرەی سەکەند هاندی شەکەم دەستی دوی شێکم بە ناڕاستەوخۆیش باش جوان کەسێک کە بەرکەوتەیە بێ بۆ دووکەڵ ئێمە بە کۆ ئەندامی هەناسە دەستی پێکە ئەکید بە هەناسە هەڵێمژم باشە لە هەم بەرگری سیستمی بەرگری کۆ ئەندامی هەناسەی کەمەکاتەوە ئەگەری توشبوونی بۆ هەوکردنی ڤایرۆسی و بەکتری لەو کاتەیە لەو ڕۆژەیە لە خلالی چەند ساعتێکە زیاکە باشە لە حاڵەتی نێرگەلە ئەگەری گواستنەوەی کاتی ئەو کاتێ ینی بە شێوەیەکی مباشر هەیە لە کاتێکە کە دەم دەگۆڕن بیگوازێتەوە لە هەمان کاتە ئەگەری کەمکردنەوەی ئاستی ئیشکردنی سیەکان کەمەکاتەوە لە کەسەکە باشە بە شێوەیەکی ئەو کاتە بەڵام لەبەرەوەی بەردەوامە کەواتە بەردەوام ئەمانە بەڵێ بە بەردەوامی تووشی هەوکردنی بەردەوام و ئێرێتەیشن یاخود خوران و تەسیرکردنی بەردەوامی ئەم مادانەی کەوا لە ناوی دووکەڵی جگەرەکە هەیە لە کەسی دوو ئەگەر بە بەردەوام بێ تووشی ڕیشاڵە و تەسکبوونەوەی بۆریەکانی هەناسەکە و تووشی نەخۆشیەکی پەکخەر و ترسێنەر کە لەسەر ژیانی کەسەکە هەیەتی تەنانەت باسی کەسی دووشەکەن نە بەس تەنها جگەرەکێش کە ئەوی COPD-ە کە لەناو خەڵکەوە باوە بە ڕەبووی جگەرەکێشان باوە ئەو کەسانن کە ڕۆژانە ئەیان بینین لە ماوەی هەفتەیەکە چەند جارێک دێن بۆ بەشی فریاکەوتنەکان بە هەڵەداوانی بۆ ئۆکسسیژین و هەوکردنی بەردەوامی سیەکانیان و یاخود ئەوانن دایم عربانەیەک جیازی ئۆکسسیژینەکەی بەدەست بە دوای خۆی ڕاکێشێ ئەمە زۆرە نسبەکەی بەڵێ زۆرە یەکێک لە ئەمانە باسی و مادە هەنێک لەو مادە ژەهراویانەی کەتیایین لەسەر کۆندامی هەناسە ئەگەری توشبوونی سەرەتانی سی زیاکە سەرەتانی سی کوشندەترین سەرەتانە باوترین سەرەتانە لە ناو هەموو سەرەتانەکانە هەڵبەتە کۆئەندامی زاوزێ لە مەیڵە لە پیاوانە خوێنبەری هەیە ئەوی جارێکی تر ئەگەری ڕقبوون و گرژبوونی هەیە کە بگیرێ کاریگەری ئەم دووکەڵەی کە کەسێک جگەرەی کێشاوە بەسەر کەسێکی تر کە لەوێ جگەرەیە نێرگەلە هەموو شتانەیە کاریگەری بەسەر کۆندامی زاوزەی هەیە بەسەر توانە سێکسەکانی کەسی دوو هەیە بەڵێ چییە کاریگەری بەڵێ کاریگەرێکی چییە ئێمە کۆندامی زاوزەی نێر پێویستی بە چییە پێویستی بە خوێنە خوێنیش لە ڕێی بۆری خوێنەوە بۆی دێوانە
ئەیکە ئەو خوێن هێنەرانە کە تووشی خوێنبەرانە کە تووشی تەسبوونەوە گیران بوون ئەکیت بە ئەکیدیەوە توانای ئیشەکەیشی کەمترە بێتەوە ئەوانەی کە دەیڵێ ئێستا هەمووی دووکەڵێک هەمووی دووکەڵێک جگەرە نێرگەلە ڤەیپ و سیگار و هەمووی ئێستا من زۆر دڵنیام لەوەی کە لە ژێرەوە لە کۆمنت نووسیویانە جاروبار دەیبینم دەڵێ فلانە کەس جگەرەکێشە و دەم ناڵشی هەیە ئایبی چییە دەڵێ فلانە کەس جگەرەکێشە و هیچ نەخۆشیەکیشی نییە فلانە کەس بەڵام ئەمانە هەمووی بێگومان باسی تەمەنێکی دیاری کراوە ئەمانە ڕاست نین بە هیچ شێوەیەک ڕاست نین ئێمە داتامان لە بەردەستە ئەم شتانە هەمووی بە تێژینەوە کراوە باشە زۆر جار خەڵک یعنی بۆ ئەوەی جگەرەکێش عادەتەن بۆی زەمیری خۆی مرتاحکە دایمەن بە دوای نمونەیەکی شازاگەڕێ وایە لە هەموو نەخۆشیەکان وایە وانە تەنانەت ئەوە وای لێ کردووە زۆربەی جگەرەکێشەکان فێڵ لە خۆیان بکەن کە نەریتێک دروستکەن بە نەریتی جگەرەکێشانی سەحی healthy smokers دەبینی جگەرەکێشە لە هەمان کاتە ژێ وەرزشەکە ئەڵێ بە وەرزشەکە من ساید ئیفێکت یاخود ئیفێکتە کاریگەرە خراپەکانی جگەرەکە لەسەر خۆم کەمەکەمەوە بە هیچ شێوەیەک ڕاست نییە جگەرەکە چووە ژوورەوە بە وەرزش دەرنایەت دووکەڵی جگەرەی کەسی دوو کە هات بەسەرتە بۆ نمونە تۆ لە جمی خۆوەکەی دوایەوە دانیشتی لە کافێ لە بەرامبەر جمەکە دانیشتی قاوەیەگە خۆیت و دووکەڵی هەورێک لە دووکەڵ لەسەر دروست بۆ لێ هەڵەمژی بە وەرزشێکە کردت ئیفێکتیەوە کەم نابێتەوە بە هیچ شێوەیەکەوە ڕاستە وەرزش باشە بۆ دڵ وەرزش باشە بۆ هەموو ئۆرگانەکان بەڵام ئۆفسێتی یاخود کاریگەری مەترسیەکانی جگەرە بە هیچ شێوە کەم ناکاتەوە ئەمە ئەو هەمان نمونە نییە کەوا بۆ وەرزش و خواردنی خراپ بەکارێنی کابراڵێ بۆ من خواردنی خراپە خۆم زۆرە خۆم وەرزشی زۆرەکەم کالۆریەکی زیاتر سەرفەکەم ئیفێکتی ئەو خواردنە لەسەر خۆم نایڵم خواردن و وەرزش تەریبن لەسەر یەک خەتیشەکەن بەڵام وەرزش و جگەرە لەسەر یەک هێڵ ئیش ناکەن بۆیە ئۆفسێت نابێ ئەمە خۆخەڵەتانێکە ئەوەی کە چووە ژوورەوە بە هیچ شتێک لە شتەکان نایەتە دەرەوە بە تۆپ و تیارش بە تۆپ و تیارە نایەتە دەرەوە هیچ شتێک لە زانست نییە بینێتە دەرەوە یەک شتێنێتە دەرەوە کات ئەو کاتی کە دوورەکەویتەوە چەند دوور کەوتیتەوە لە دووکەڵی جگەرە چ بە سێکن هاندی بێ یاخود بە دایرکتی بێ جگەرەکێش بی باشە ئەو کاتە بەس حکومەکە کەوا شتەکان بگەڕێنێتە دواوە ئەگینا هیچ عیلاجێک نییە باشە ئەو حاڵەتەی کە تۆ ناکە جگەرەکێشیت باسی تۆ ناکەیت باسی ئەو کەسان دەکەن کە لە دەوروبەری تۆدان و ئەوان ئەو دووکەڵەی تۆ هەڵدەبژن کە دکتۆر دەڵێ 185 دووکەڵەکەیە هەڵی دەمژن و هەموو کاریگەریەکان کە لە نێو دووکەڵەکەدا هەن هەڵی دەمژن وەری دەگرن و هەموو ئەو زیانانە بەوان دەگات بەهۆی جگەرەکێشانی تۆ لەبەرەوە ئەگەر تۆ باوکت کەسوکارت دایکت برات خەزورت زۆر خۆش دەبێ ئەوە بزانی کە ئەو جگەرەکێشان و نێرگەلەکێشان و دووکەڵی تۆ کاریگەری بەسەر ئەوانەوە هەیە بە شێوەیەکی گشتی اینجا دکتۆر گیان هیچ مابوو لەسەر جگەرەکێشانی دەستی دوو کاریگەریەکانی لەسەر دڵ کاریگەریەکانی تر کە ئەوەی بە تایبەتی یەکێک لەو شتانە جگەرەی دەستی دوو ئەکرێک تەسیری لەسەر کۆلسترۆڵ هەبێت باشە هاوسەنگیەک لە نێوانی کۆلسترۆڵەکانی جەستە هەیە کۆلسترۆڵی خراپمان هەیە و باشمان هەیە ئەو هاوسەنگیە تێک دەدا کۆلسترۆڵی باش کەمەکاتەوە خراپەکەش بەرزەکاتەوە یەکی لە ئیفێکتەکانی تری لە مەزیانەکانی تری ئەگەری توشبوون بە جۆری دووەمی شەکرە زیادەکە لە کەسەکە ئەمە باسی سێکەند هاان دەکەین ها ئەکی جگەرە هەرەیکاویتر باشە ئەکی ئەو زیاکە ئەگەر جۆری دووەمت هەبێ ئەگەر جۆری دووەمت هەبێ ئەگەری کۆنتترۆلکردنەکەی بەو دەرمانانێک کە وەرێگری سەخترە تا کەسێک بەرکەوتی جگەرەی نەبێت اینجا سەیری ئەمە بکە ئەگەری زەخت زیاکە ئەگەری تێکشوونی کارەبایی دڵ زیاکە جگەرە خۆی ڕاستە بە تەنها ئەگەری جەڵتەکان زیای دەکات چ لە قاج بێ چ لە مێژ بێ چ لە دڵ بێ بەڵام هەر بە تەنها نایکە برادریش بۆ خۆی کۆکاتەوە ئەگەری توشبوون بە زەختە زیادەکە کە برادێکی زۆ خراپە شەکرە و زەخت خۆیان مەترسیدارن خۆیان ئەگەری جەڵتە زیادەکەن لە مێشکۆ دڵە خۆیشی لەگەڵیانە باشە کۆلسترۆڵ هەمومان بیستومانە کۆلسترۆڵە خراپەکان کە زیای بوو کۆلسترۆڵی باشیش کەم بوو مەترسیدارە لەسەر کەسەکە یعنی تینێک دروستەکە و دوایەوە تەسیرەکە زۆر باشە زۆر ڕوونە زۆر سپاس بۆ دکتۆر سەرکەوت
ئەو تاریکەی کە ئێستا لە ستۆدیۆ هەیە ئێستا ڕووناک بووە نێو سیەکان و نێوجستە و نێو یەک بەیەکی خانەکانی جگەرەکێشەکە و کە سوکارەکانیشی ئاوا تاریکە بەهۆی جگەرەکێشانی کاکتواناوە. لەم بەشەدا بۆ گفتوگۆکردن لەسەر کاریگەری جگەرەکێشانی تۆ لەسەر خانمەکەت، لەسەر دایکت، لەسەر خوشکت، لەسەر ئەو خانمانەی کە لە دەوروبەری تۆ دەژین گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر هاژا عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی خانمان و منداڵبوون. با بفەرموێت. دکتۆرە بەخێر بێی. زۆر سپاس. چۆنی؟ باشی. ئەحواڵت بفەرموون. بێگومان ئەمڕۆ ئەوانەی کە لە ڤیدیۆکە بینیتانن کاکتوانە باوکی کاکتوانە لەگەڵ لیا کە مناڵێکی جوانی خنجیلانەیە لەگەڵ سۆما ئەمانە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن. دکتۆرە بەخێر بیت. ئەحواڵ باشە؟ ئێوە باشن؟ سپاسەکەم بەڕێزی. زۆر سپاس. سەلامەت. سپاس دەکەم. پێم خۆشە پێش ئەوەی لەگەڵ تۆ دەست پێ بکەم کۆمنتێکی کاکتوانە وەرگرم. کاکتوانە چۆنی؟ ئەحواڵ چۆنە؟ بەخێر بیت. سەلامەت. سپاس دەکەم. سپاس دەکەم. هاوژینەکەتت خۆش دەوێ؟ بێگومان زۆر بەوەی کە هێناومەتە نەو ژیانی خۆمەوە دیارە لەوەی کە زۆر خۆشمەوێت. چەند خەریک بووی تا ڕازیت کرد؟ هەر زۆر تا دامیان مردم. باشە ئەو ڕێ زەحمەتت بڕیوە بێگومان ئێستا زۆر خۆش دەوێت و باست کرد. باشە ئەگەر شتێک دوور لە سۆماخان ئەگەر با بڵێن گولەیەک لە دوورەوە بێ فیشەکێک لە دوورەوە بێ وە تۆ بتانی سۆماخان ڕزگارکەی بۆ نمونە بەوەی کە گیانی خۆتی بدەیتێ ئامادەیت بیکەیت؟ بێگومان هاوسەرمە هاوژینمە بێگومان ئامادەم. دەست خۆش. مەخسە ڕۆمانسێتان گوێ لێ بوو. دەست خۆش کاکتوانە زۆر باشە. دکتۆرە ئەحواڵت؟ مەمنون. ئاگان لەوەیە کاکتوانە سۆماخانی چەند خۆش دەوێت؟ طبعاً. ئەبێ هەرواش بێ. ئەبێ هەرواش بێ. باش بێگومان. جگەرەکێشانی دەستی دوو جگەرەکێشانی کاکتوانە چەند کاریگەری بەسەر سۆماخان هەیە؟ جگەرەکێشانی کە ئەڵین دەستی دوو ئەوە زۆر کاریگەری هەیە لەسەر سۆماخان وەکو کە خۆی جگەرە بکێشێ دوو ئەوە نەوسێ هەوەندە زیاتر تەئسیری هەیە کە هاوسەرەکەی بیکێشێت و زەرەری کە بڵێن هاوسەرەکەی جگەرەکێشە تەئسیری هەیە بۆ سەر سۆماخان بە شێوەیەک تەئسیرە کاتە سەر هەموو هۆرمۆناتی. ئەمە مشکلەی سەرەکی گەورەکە لە بۆ ئافرەتان هۆرمۆناتە بێجگە لەوەش کە جگە لە شێرپەنجە کە چی لە هۆرمۆنات دەکابوون؟ بەڵێ ئێمە هێلکەدان مەسئولە لە هەموو شتێکی بڵین ئافرەتان کە بۆ گەشەکردنی دەردانی هۆرمۆناتێکە بە گەنجی بێهێڵێتەوانێ بۆ تەندروستی خۆی باش بێ کە هێلکەدان ئیشی هێلکەدان تێکەیە وای لێ ئەکا کە هۆرمۆنەکانیشی تێک بە دروستکردنی هێلکەشی تێک بە بەمای لێ ئەم خانمە زووتر بکەوێتە تەمەنی ناومێدیەوە. ئەمە یەکێک لەوانە. یەکێکی تریشە بێتە سەبەبی ئەوەی کە نەتوانێت توانای مناڵ بوون مناڵ دروستکردن. ئەمە ئەوانێ ئەگەر مناڵیش دروست ببێ لە کاتێکا کە هاوسەرەکەی دووگیانە تەئسیرێکی زۆری لەسرە بێ لەسەر دایکەکە و لەسەر مناڵەکەش یعنی لە هەموو حاڵەتێکە کاکتوانە بوو کاکتوانە تەئسیرە کاتە سەر هاوسەرەکەی یعنی هەر ئەوە نییە جگەرەکە ئەکێشە زەرەری بۆ خۆیەتی یاوە هەستەکە جگەرەکەی کێشاوە و دوو کەڵەکە ڕۆیشتووە و ئیتر ماڵەکە یا لە دەرەوە کێشایەتی کەیەتەوە بۆنی جگەرەکە خۆشی ئەو دوو کەڵێکی کە جاری وایە کە لە ماڵەکەش ئەیکێشێ زەرەرێکی زۆری هەیە بۆ هاوسەرەکەی. باشە کاریگەری بەسەر هۆرمۆناتەوە هەیە کاریگەری بەسەر بەگەنجیمانەوەی هەیە کەوا دەکات زووتر پیر بێت ئەو کاتە کاکتوانە بەس کاکتوانەشەوە کاتە پیر دەبێت چکە جگەرەکەش ئەکید ئەوە خۆی تەسیری خۆی زۆرە بۆ سەر خۆی بەس ئەبێ هاوسەرەکەشی ببێرەوە. باشە بەس بە نەتیجە هەر کاکتوانە زەرەر دەکا چکە هاژینەکەی پیر نەبێت. دکتۆرە بە ئەوەی سیارەکە کە لە ڤیدیۆکە بینیمان کاکتوانە لەگەڵ سۆماخان دەردەچن بۆ دەرەوە بۆی جەوێک بگۆڕن بەڵام لە ڕێگا جام کراوە بێ یا داخراوە بێ کاکتوانە دەبێت جگەرەکەی خۆی بکێشێ ڕەنگە بیکاتەوە بەڵام ئەو کاریگەریە هەر دروست دەبێ بەسەر ئەو کەسەی کە لەگەڵ یاەتی لە نێو ئۆتۆمبیلەکە کە سۆماخانە وانە؟ چۆن کە ئەو ئەی کێشەی زەرەری هەیە بۆ کاکتوانە دوو ئەوەندە زیاتریش زەرەری هەیە بۆ یەکەم ئەو دوو کاڵ زیاتر بۆ سۆماخان هەیە ئەکیدی چونکە ئەو نیکۆتین و ئەو مەوادانەی یەکەم ئۆکسیدی کاربۆنی کە لە جەنابتەوە ئەڕوا
ئەو نیکۆتینەوە ئەو یەکەم ئۆکسیدی کاربۆنی کە لە جگەرەکەوەیەتە دەرەوە ئەوەی یەکێکە لەوەی کە تەسیر کاتە تەندروستی سۆماخان. ئەوەی تریش کاتێکە ئەو جگەرەکە ئەکێشێ ئەو هەناسە و ئەو دانەوەی هەناسەکە لەوانەیە تۆ چەنەها میکرۆبی ترە هەبێ ڤایرۆسە هەبێ نەخۆشیە کە بێ زیاتر بڵاو بێتەوە لەگەڵیە. ینی وەکووا بزانین کە تۆ زیاتر زەرەر ئەبێ بۆ بەرامبەرەکەت. ینی هەر مەسەلە نیکۆتینەکە نییە ئەو مەوادە کیمیایانی کەتیایەتی بێجگەلەوەش تۆ هەرچی شتێکی ترت هەبێ لەگەڵ هەناسەدانەوەیە تووشی بەرامبەرەکەتیەکەی لە شوێنێکیش داخراو بێ ئەوە زیاتر تەسیراتی ئەبێت. باش ئەمە باسی جگەرەکێشان بوو بەڵام ئەگەر بۆ نمونە ئێستا مۆدێڵ وایە بۆ خۆیان دەستنە کافتریا دادەنیشن بۆ وا دەکەیت چیە ینی بۆ خۆیان دەستنە کافتریا دادەنیشن ئایبی چیە؟ ئێخۆ شەر نییە سامە لە کافتریا دانیشین هەموو کەسێ حەزەکە جێ بگۆڕێ ئەچێتە ڕێستورانتێ ئێنانێک بخوا وایە بەڵام سێرەکەی ئێستا بەداخەوە بۆ بە کولتور. ئێمە ئەگەر شوێنەکە نێرگەلەی لێ نەبێت و شوێنی ئۆفەری نێرگەلە نەبێ وازانم خەڵک کەمتریش ڕووی تەیەکە وازانە ساوای لێ هاتووە. ینی ئەو کەسانەکە لە گەڕزمەوە حڕێتی شخصیشە کەس هەیە خۆی حەزەکە ئەتوانێت شوێنێک جا بکرێتەوانێ شوێنی نێرگەل کێشان بێ شوێنێکیش هەبێ بۆ خەڵکانی تر خێزانیت ئێوە جێ بگۆڕێنانێک بخوا کوپێ قاوە بخواتەوە ئەوە حەقی خۆیەتی ئەو چۆن حەقی خۆیەتی بتوانێت لە شوێنێکی جیا بێ نێرگەلەش بکێشێ وەختی خۆشی بەسەربەرێ ئەوەی تریش چونکە تا ئەو کەسەکە خۆی نێرگەلە ئەکێشێ و تەسیراتی زیاترە بێ بۆ بەرامبەرەکەی یعنی تۆ دانیشتووی جەوێک ئەگۆڕی ڕاستە بەڵام تەندروستیش لەو لاوەیە زەرەری پێکە چکە تۆ ئەو تەسیرە سلبی ئەو نێرگەلەیە بۆ بەرامبەرەکەشە. باشە ئەمە کاریگەریەکانی جگەرەکێشانی دەستی دووە یعنی توانە جگەرەکێشە ئەو هەموو کاریگەریە بەسەر سۆماوە هەیە بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان قومی لە جگەرەدا بێت بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان نێرگەلەیەکی کێشا بێت بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان ڤەیپێک جگەرەیەکی ئەلکترۆنی کێشا بێت. ئەمە کاریگەری هەموو کاریگەری دووکەڵی کاتوانایە بەسەر ئەو کەسەی کە تازە سەعاتێک لاوان دێ وتی زۆرم خۆشویست و تاهێنام و مردم و ئۆشتانە. ئێستا بە وردی کوا بە ورتر و بە کۆکراوەیی پێتان دەڵێم کە کاریگەریەکانی جگەرەکێشانی دەستی دوو ئەگەر ئەمەش نەبینی بێت بە خێرایی ئەم ڤیددیۆی بینە کاریگەرەکێشانی جگەرەکێشانی دەستی دوو بەسەر ئەو خانم و خاتونەی کە لە ژیانتدایە دایکتە خوشکتە هاوژینتە هەر کەسێکی ترە گەرفرێنتە خۆشەویستە چوزانم ئەو شتانە هەمووی بیبینە.